چەکی کیمیایی کۆمەڵێک گاز و ژەهری کوشندەیە، جۆرێکە لە جۆرەکانی چەکی کۆکوش کە هەریەک لە چەکی بایۆلۆجی و ناوەکی و تیشک دەگرێتەوە. توانایەکی زۆر بەهێز و مەترسیداری هەیە. لە ڕێگەی کڵاوەی ڕۆکێتی ئاخێنرا و بە مادەی کیمیایی ئاراستە دەکرێن و سوود لە ئاراستەی با دەبینێت بۆ بڵاوکردنەوەی ژەهرەکە. بە جۆرەها شێوە ئاراستە دەکرێت لە ڕێگەی تۆپی دوورهاوێژ، هاوەن، موشک، کاتیۆشا، هەناری دەستی، مین، بۆمبی فڕۆکە، هەندێک جاریش بە شێوەی پرژاندن لە ئاسمانەوە یان لە ڕێگەی چەکی ئاگرپرژێنەوە. لە ماوەی سەدەی 20دا زیاتر لە 70 جۆر گازی کیمیایی تۆمار کراوە لە شێوە و دۆخی شل و ڕق و گازی. دیارترین جۆری ئەو چەکە کیمیایە کوشندانش وەک گازی دەمار، گازی سیانید، گازی خەردەل، تابوون، سارین، زومان، VX، فۆزجین. بەکارهێنانی چەکی کیمیایی لە جەنگی جیهانی یەکەمەوە دەستی پێکرد کە 125,000 تۆن لە ماوەی ئەو جەنگەدا بەکارهێنرا. ئەنجامەکان زۆر وێرانکەر بوون، نزیکەی 100,000 کوژراوی لێکەوتەوە. لەو جەنگەوە چەکی کیمیایی زیاتر لە 1 ملیۆن قوربانی جیهانی لێکەوتۆتەوە. طبعا چەکی کیمیایی یەکێکە لەو چەکانەی کە بەکارهێنرێت بۆ لە ناوبردنی کۆمەڵێکی زۆر مرۆڤ یا کۆمەڵێکی زۆر زیندەوەر یان وێرانکردنی شوێنێکی زۆر بە ماوەیەکی زۆر کەم. ئەمیش سوودوەرگرتنە لە مادەی کیمیایی، کۆمەڵێک مادەی کیمیایی ژەهر کە بەکاری دێنن لە شوێنێکەوە دەینێرن بۆ شوێنێکی دوور بۆ ئەوەی ئەو کەسە لە ناو بەرێەوە. خەسڵەتە گشتیەکانی ئەم مادە کیمیایی ئەوەیە زۆر خێرایە، کارلێکە کار لەگەڵ پێکاتەی مرۆڤە و بە ماوەیەکی کەم لە ناوی ئەبا بە یەکێک لە ڕێگاکانی بەرکەوتن، زۆرینەیان لە ڕێگای هەڵمژینەوە کە کاریگەری لە سیەکانەکە و لە ناوی ئەبا، یان لە ڕێگای بەرکەوتنەوە یان لە ڕێگای خواردنەوە بە یەکێک لە ڕێگاکان بەر مرۆڤ دەکەوێت و لە ناوی ئەبا. کەواتە زۆر بە کورتی بریتیە لە بەکارهێنانی مادەی کیمیایی بۆ لە ناوبردننی ژمارەیەکی زۆر لە زیندەوەر لە ناویاندا مرۆڤ. لە ئەنجامی تووڕێی گشتی و لە دژی بەکارهێنانی ئەم چەکە کۆمەڵکوژە 28 نەتەوە گفتوگۆیان لەسەر پرۆتۆکۆلی جنێڤ کرد. لە 17 تەموزی ساڵی 1925 واژۆ کراو بەکارهێنانی چەکی کیمیایی قەدەغە کرا. لە پرۆتۆکۆڵەکەدا هاتووە بە هەموو شێوەیەک قەدەغەیە چەکی کیمیایی گازی خنکێنەر و ژەهراوی و چەکی بایۆلۆجی و بەکترۆلۆجی لە کاتی جەنگدا بەکاربێت. ئەگەرچی پرۆتۆکۆڵەکە کۆمەڵێک کەم و کورتی هەبوو، بەڵام بۆ ئەو قۆناغا هەنگاوێکی گرنگ بوو. لە دوای 12 ساڵ لە دانوستانەکان لە کۆنگرەی داماڵینی چەک لە ساڵی 1992 لە جنێف و لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان بە تەواوی باز لە نەهێشتنی چەکی کیمیایی کرا. لە 30 ئەیلولی 1992 کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان پشتڕاستی کردەوە و واژۆ کرا. پاشان لە ڕێکەوتنامەی پاریس لە ساڵی 1993 بە تەواوەتی چەسپاو کەوتە بواری جێبەجێکردنەوە. دوای دامەزراندنی ڕێکخراوی نێودەوڵەتی قەدەغەکردنی چەکی کیمیایی لە ساڵی 1997 کە 189 وڵات تیایدا ئەندامە. ئەم ڕێکەوتنامەیە لەسەر ئاستی جیهان جێبەجێ دەکرێت بە ئامانجی قەدەغەکردنی، بەرهەمهێنان، بڵاوکردنەوە، هەڵگرتن، فرۆشتن و بەکارهێنانی، هەروەها لە ناوبردنی تەواوی ئەو چەکە کیمیایانە. طبعا ئەو چەکە ئێمە ئەگەر بۆ مێژووی دوور بگەڕێتەوە زۆر بەکارهێنراون، بەڵام لە مێژووی نوێماندا یان لە مێژووی هاوچەرخە لە کوردستانە لەلایەن ڕژێمی باسی پێشوە بەکارهێنراوە کە لە چەند شوێنێکی ناوچەی کوردستانە بەکارهێنێناوە بە تەواوی کاریگەرێکشی دەرکەوت و وێرانکاریەکی زۆر ڕوویاوە. بۆ نمونە کە دیارترینیان ساڵی 1970 بوو لە 16 سێ کە لە هەڵەبجە بەکار هات و زیاتر لە 5,000 نەفەری کوشت و زیاتر لە 10,000 گوند وێران کران بەهۆی ئەو هێرشەوە کە لە ناوێندا کاریگەری ترین ئەو شتانی بەکارهێنا چەکی کیمیایی بوو و لە ئێستاشا کاریگەرەکانی هەر بەردەوامە لە شاری هەڵەبجە، بەڵام لە شوێنانی تریژ وەکو هەورامان و وەکو بالیسان و گۆبتە بە و شوێنانە بەکارهێنراوە و کاریگەرەکانیشان ماوەتەوە. ئەگەرچی بەکارهێنانی ئەم چەکە کۆمەڵکوژە بەپێی پەیماننامە و یاسا نێودەوڵەتیەکان قەدەغە کراوە، بەڵام لەلایەن دەوڵەتانی دوژمنی ژینگە و ژیانی کوردستانەوە بۆ چەندین جار بەکارهێنراوە. کیمیابارانی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 1970 لەلایەن هێزی ئاسمانی عێراقەوە
ئەو شارە کیمیابەران کراو لە ئەنجامدا 110 کەس شەهید بوون و 8,000 کەسی تریش تووشی ژەهراوی بوون بوون. کیمیابارانی شێغوەسان، دۆڵی بالیسان، سێوسێنان و گۆپتەپە لە باشووری کوردستان لە ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسی عێراقەوە. کیمیابارانی هەڵەبجە یان کۆمەڵکوژی هەڵەبجە لە 16 ئازاری 1970 ڕوویدا کە لەلایەن هەمان ڕژێمەوە چەکی کیمیایی بەکارهێنرا. لە ماوەی چەند خولەکێکدا زیاتر لە 5,000 کەس شەهید بوون و 10,000 کەسی تریش بریندار بوون کە تاکو ئێستاش بەهۆی مانەوەی کاریگەری خراپی ئەو چەکە لە سەریان گیرۆدەی چەندین نەخۆشی درێژخایەن بوونەتەوە. لە ئێستاشە ئەم چەکە لەلایەن ئەو دراوسیانەوە کە هەمانە بەردەوام ناکۆکیان لەگەڵ کووردا هەیە. طبعاً ئێمە ناکۆکیەکانمان ڕیشێکی زۆری گەورەی هەیە و بەردەوام ئەو دراوسیانی کە لەگەڵمانە هەیە چاویان بە حکوومەتی کوردی وڵاتی کوردی هەڵنایەت بەڵێ لایەزال بەکارێنرێت لە سووریا لە کوردەکانمان لەوێ و لە کوردەکانی ئێران لایەن ئەو دراوسیانەمانەوە بە تایبەتی ڕژێمی تورکیا بەکارێنرێت. توانی بڵێن بۆنی کیمیایی لە کوردستان نەبڕاوە لە دوای ڕژێمی بەعسی عێراقیەوە. دەوڵەتی تورک بەردەوام کیمیایی لە کوردستان بەکارهێناوە بۆ جاری یەکەم لە ساڵی 1989 لە چیای جوودی باکووری کوردستان چەکی کیمیایی دش بە تێکۆشانی ئازادی گەلی کورد بەکارهێناوە. لە 1989 هەتاوەکو 2022 هەتاوەکو دوایین هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان تاوەکو ئەم دەقەیەت 414 جار چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکەوە لە باشوور لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە گەلی کورد و بەرامبەر بە تێکۆشانی ئازادی گەلی کورد بەکار هاتووە. لە ناوچەکانی باشووری کوردستان لە زاب، لە چیای جوودی، لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە باکووری کوردستان لە دێرسیم، لە جولەمێرگ لەم ناوچانە چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکەوە بەکار هاتووە. لە ڕۆژاوای کوردستان ئێمە خۆمان شاهیدی ڕووداوی بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن تورکیاوە لە هێرشی داگیرکاری ساڵی 2019 بۆ سەرەکانی و گرێسپی لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئەم چەکە کۆکوژە بەکار هات و ئەو ببینیمان کە کاریگەرەکەی چۆن ناوەندە جیهانەکانیشی گرتەوە. بۆیە ئێستاش لە دوای ئەو ڕووداوە لە ساڵی 2020 بە هەمان شێوە دەوڵەتی تورک لە هەفتانین و دواتر لە گارە ئەم چەکەی بەکارهێنا و بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیەکی چڕ لە ساڵی 2021دا دەوڵەتی تورک چەکی کیمیایی لە باشووری کوردستان بەکارهێنا کە لە ئۆپەراسیۆنە داگیرکاریەکانی لە هێرشە داگیرکاریەکانی بۆ سەر زاپ و ئاڤاشین و مەتینا لە بەتایبەت لە وەرخەلێ لە ساڵی 2021دا 367 جار دەوڵەتی تورک چەکی کیمیایی بەکارهێناوە. هەوڵابدار هەرەمە وەرخەلەی گرەدەی ئاڤاشینە. چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکیاشەوە بۆ دەیانجار لە هەر سێ پارچەی باکوور، باشوور و ڕۆژئاوای کوردستان بەکارهێنراوە تا ئێستاش بەردەوامە لە بەکارهێنانی. دەوڵەتی تورکیا لە ساڵی 1989 بۆ یەکەم جار چەکی کیمیایی لە چیای جوودی باکووری کوردستان بەکارهێنا. لە ساڵەکانی دواتر و 35 جاریتر لە چەندین شوێنی جیاجیای باکووری کوردستان ئەم چەکەی بەکارهێناوە لە ئەنجامدا 423 کەسی مەدەنی و گەریلای ئازادی کوردستان شەهید بوون. لە میانەی هێرشە داگیرکاریەکانیشی بۆ ڕۆژئاوای کوردستان چەکی کیمیایی بەکارهێنا و لە ساڵی 2018
لە شارۆچکەی شیای ئەفرین لە ئەنجامی بەکارهێنانی ئەو چەکە 6 هاوڵاتی مەدەنی بریندار بوون. لە ساڵی 2019 لە ئەنجامی بەردەوامی هێرشەکانی بۆ گرێسپی و سەرێکانی چەکی فسفۆری سپی بەکارهێنا و بەهۆیەوە چەندین شەهید و برینداری لێکەوتەوە، لەوانەش منداڵێک بە ناوی محەممەد کە وێنەکانی جیهانی هەژاند. لە دەی شوباتی 2021ش هێرشی بۆ سەر چیای گارەی باشووری کوردستان دەست پێ کرد و چەکی کیمیایی بەکارهێنا. دواتریش هێرشەکانی چڕ کردەوە بۆ ناوچەکانی زاپ، ئاڤاشین و مەتیناو. لەو ناوچانش ئەم چەکەی بە ڕادەیەکی زۆر بەکارهێنا. تەنها لە ماوەی 6 مانگی ساڵی 2021 323 جار چەکی کیمیایی بەکارهێنا و تا ئێستاش بەردەوامە لە بەکارهێنانی. ناوەندی ڕاگەاندنی هەپەگە هەموو جارێک لە ڕاگەنراوەکانیدا ئاماژەی بەمە کردووە و بە وێنە بە ڤیددیۆ پاشماوەی ئەو چەکەی بڵاو کردوێتەوە و تەنانەت لە گوندی هرورێ لە سەر بە شیلاتزێ خێزانێک بەر ئەم چەکە کەوتون 3 کەسیان بریندار بوون. لەگەڵەوەشە کۆما جڤاکێن کوردستان کەجەکە بەیاننامەی ڕسمی و ڕێزدار مراد قەرەیلان چەندین جار داوایان کردووە کەوا ڕێکخراوە نێودوڵەتیەکان ڕێکخراوەکانی بواری جینۆساید و بواری قەدەغەکردنی چەکی کیمیایی ئەتوانن بێنە ئەو ناوچانە و ئاسانکاریان بۆکەن کەوا لێکۆڵینەوە بکەن لە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکەوە لە باشووری کوردستان، بەڵام هیچ ڕێکخراوێک تاوەکو ئێستا نەچۆتە ئەو ناوچانەوە بە دوواداچوونی لەسەر ئەو پرسە نەکردووە. بەڵگەکان ئەو بەڵگانەی کە هەبوون لەلایەن کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە دراوەتە ڕێکخراوە جیهانەکانی تایبەت بە قەدەغەکردنی چەکی کیمیایی و ڕوبەڕووبوونەوەی جینۆساید، بەڵام وەکو کەنەکەش وەکو هاوسەرۆکی کەنەکەش پێشتر ئاماژەی پێکرد بوو لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە ڕێگە نادرێت ڕێکخراوە جیهانەکان بێنە باشووری کوردستان و بستە ئەو ناوچانەی کە چەکی کیمیایان تیا بەکار هاتووە بۆ ئەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. و هەرپار هەپەگە بە داتا و بە جۆری ئەو چەکانەی بڵاو کردەوە کە دەوڵەتی تورک لەو ناوچانە بەکارهێناون کە هەر لە ساڵی 2020 دەوڵەتی تورک 5 جۆر چەکی کیمیایی لە ناوچەکانی باشووری کوردستان بە تایبەت لە وەرخەلێ دژ بە گەریلاکانی ئازادی کوردستان بەکارهێناوە سەرجەم با بڵێن ئاسەوارەکانیشی بە بەڵگە بڵاو کردوێتەوە بە دیکومنت هەمووی لەبەردەستدا هەن. لەم هێرشە داگیرکاریە نوێی دەوڵەتی تورکیشدا کە لە هەفتەی نیسانەوە بە فەرمی دەستی پێکردووە لە بەجۆرەی ڕاگەنراوی هەپەکە لە 4م ڕۆژی دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەەوە تاوەکو ئەم چرکە ساتی ئەمە قسەی تیاکەین دەوڵەتی تورک 7 جار ئەم چەکەی دژ بە گەریلاکانی ئازادی کوردستان بەکارهێناوە و تەنانەت لە سنووری چیای کوڕەژارۆ ئێمە ئەوەی معلوماتمان هەیە چەند کەسێک چونەتەوە ناوچانە بۆ مەبەستی ڕاوشکار و هێنانی گژوگیا بەهاریەکان لەوێ بە چاوی خۆیان ئاسەواری ئەم چەکەیان بینیوە کە لەسەر درەخت و دارەکانی چیاکە دەرکەوتون و ئاسەوارەکانیان لەسەر درەختەکان کۆبنەوە هەتا ئەو کەسێک کە چوەتەوێ بۆ خۆی ڕشاوەتەوە و کارێگەرەکانی ئەم چەکەی لەسەر دەرکەوتووە. بۆیە ئەمەش بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە بۆ بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورک لە ساڵی 2022دا. بەرهەمهێنان و بەکارهێنانی چەکی کیمیایی بووە بە هۆکاری پیسکردنی ڕەگەزە ژینگەیەکانی ئاو و هەوا و خاک و لە جۆری چەکە کۆمەڵکوژەکانە و تەنها بۆ لە ناوبردننی کۆمەڵی مرۆڤ بەکار ناهێنرێت، بەڵکوم کاریگەری کوشندەی هەیە لەسەر سەرجەم بوونەوەرە زیندۆکانی سەرزەوی و لە ناویان دەبات. طبعا ئەم چەکە کیمیایانە لە کۆمەڵێک مادەی کیمیاوی زۆر ژەهر پێک هاتوون وەک باسمان کرد کاتێک دەوەشێنرێن بۆ شوێنێک بە یەکێک لە ڕێگاکانی سەربازی بۆ نمونە دەوەشێنرێن کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژینگای بێ بە تەواوی ژینگەی ئەو شوێنە وێرانەکە لە هەموو ڕەگەزەکانە، بەڵام لەو کاتا کە دەوەشێنرێن ئەو شتێک کە وێرانی دەکات مەسەلەی هەوایە، چونکە مرۆڤ بەرکەوتێکی زۆر ڕاستەخۆی لەگەڵ هەوادا هەیە. هەوا چەند مادەی چەندە پاک بێ ئەوەندە تەندروستی مرۆڤ پاکە بێت، چەندە پیس بوو ئەوەندە تەندروستی مرۆڤ زۆر خراپێت. کاتێک ئەم مادە ژەهرانە
تێکەڵ بە هەوا دەبن کاریگەریان ڕاستەوخۆ لەسەر مرۆڤ بێ کاتێک هەڵ ئەمەژدێن دەڕۆنە ناو سیەکانەوە بە تەواوی سیەکان لە کار دەخات و زۆرینەشیان کە دروست دەکەن بە شێوەی غازی دروستە بن بۆەوەی هەواکە پیس بکە بە تەواوی و ماوەیەکی زۆری دەوێت اینجا دەگاتە خاک و ڕەگەزەکانی تری ژینگە چونکە بۆ ئەمەش لەبەر ئەوەیە کە هەوا کاریگەری ڕاستەوخۆی لەگەڵ مرۆڤ هەیە ئێمە لە دقەیەکە ڕەنگە 10 جار 15 جار هەوای دەوروبەرمان بەرینە ناو سیەکان و بێنی دەرەوە لەبەر ئەوەیە ئەوان ئەم ڕێگەیە بەکاردێنن کاتێک دەوەشێنرێن سەرەتا هەوا پیس دەکا و تێکەڵی هەوا دەبێت و لەم ڕێگەوە مرۆڤ وێران دەکا و دەیکوژێت. طبعا کاتێک کە هەوا پیس بوو نەکرد تەنها مرۆڤ طبعا کاریگەری بە تەواوی ئەکاتە سەر زیندەوەرانی تریش بۆ نمونە ئەو لە وردە زیندەوەرەکانەوە دەست پێ بکەین کە کۆمەڵێک وردە زیندەوەرن لە هەوادا دەژین ڕەنگە هەندێکیان ئیسفادەیان هەبێ ڕەنگە هەندێکیان زەرریان هەبێ بە تەواوی ئەو ژینگەیە تێکدا کە ژینگەکەی تێکدا کاریگەریەکانی لەسەر زیندەوەرەکانی تریش دەرەکەوێ و خصوصن ئەو پیسکەری کە پێوترێت شەکی کیمیایی هەموو جۆرە زیندەوەرەکان لە ناو ئەبا بەبێ ڕەچاوکردنی هەموو جۆرە ژیانێک لە ناو ئەبا و کاریگەری زۆر خراپی هەبێ یەکێک لە مەترسیەکانی پیسبوون ئەوەیە کاتێک یەکێک لە ڕەگەزەکانی ژینگەی پیسکرد بۆ نمونە هەوا بە ئاسانی ئەتوانێت بگوازێتەوە بۆ ڕەگەزێکی تر ئەمە تەنها لەو کاتەدا لە هەوا ئەمێنێتەوە دوایی بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە دەگوازرێتەوە بۆ خات کارەساتەکە ئەمە یەکە خاک پیسەکە چونکە ئەو پیسکەری کە خاک پیسەکە بۆ ماوەیەکی زۆر لە ناو خاکە دەمێنێتەوە ئەم دەمێنێتەوە و خەسڵەتی مادە کیمیایەکانیش ئاوان بە تایبەتی ئەو ژەهرانی بۆچێکی کیمیایی بەکاردێنن جوڵەیان زۆر خێرایە هەر بە ئەنقەز وایان لێ یەکەن کە جوڵەی ئەو ژەهرە کیمیانە زۆر خێرابێ لە هەواوە بە ئاسانی دەتوانێت بچێت بۆ خاک لە ناو خاکە لەگەڵ گەردەکانە لەگەڵ ئەو گەردانی کە خاکی پێکەناوە کارلێک دەکەن بەڵام نانووسێن پێیەوە بە ئاسانی دەتوانێت بگوازرێتەوە بۆ شوێنەکانی تر بۆ ناو ڕوەک پیس دەکەن بۆ ناو بەروبوومە کشت و کاڵەکان بۆ ناو ئاوی ژێرزەوی ئەمە یەکێکە لەو کارەساتانی کە دروستی یەکەنەوە بۆ ئامانجەش وایان لێ یەکەن. کاتێک ئەم چەکانە بەکارێنن ئامانجی ئەوە نییە ڕاستەوخۆ بدا لە مرۆڤ و بیکوژێ وەکو هەموو چەکێکی تر کە بەکارێنرێ ڕەنگە هەندێک جار بە ناڕاستەوخۆ بۆ نمونە خۆراکی ئەو مرۆڤ یان زیندەوەر پیسەکە یەکێک لەو کاریگەریانەی کە هەیەی بە ئاسانی ئەم چەکە ئەتوانێت بچێتە بەر ئاوی سەرزەوی بکەوێت یان ئاوی ژێرزەوی کە لە ڕێی خاکەوە دەچێتە ناو ئاوی ژێرزەوی ئەمەش خواردنی ئێمە پیسەکە چونکە یەکێک لەو خۆراکانەی ئێمە ڕۆژانە پێویستمان پێێتی کە لە 1 لیتر بۆ 3 لیتر بخۆینەوە ئەمەش کە بەرکەوتنێکی زۆرە ئاوە کاتێک کە لە ناو ئاوا ئاو پیسە بێ بەم چەکە کیمیایان و مرۆڤی خواتەوە هیچ جیاوازی ئەوەی نییە وەکو ڕاستەوخۆ بەریکەوێت لەبەرەوەی نەک هەر مرۆڤ بەڵکو زیندەوەرانی تریش گیان ئەو ژینگەی کە ئەو زیندەوەرانی کە لە ناو ئاوا دروستە بێ بە هەمان شێوە بەرکەوتنیان لەگەڵی دەبێ و ژینگەکە تێگەدا و دوجاریش ئەو زیندەوەرە ئیتر هەر زیندەوەرێک بەرکەوتنی هەبێ لەگەڵ ئەوە لە ناویەوە. کاتێک زیندەوەریان ڕۆکێک لە ژینگەیەکە ئاژی هەروەکو جۆرەکانی تر پێویستی بە ستاندارێکی پاکەیە پێویستی بە کەشێکی پاکەیە بۆ بژی کاتێک کە ژینگەکەی پیسە بێ بەڵێ کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆشی لەسەر دروستەکە کاریگەر ڕاستەوخۆکە ئەوەیە کە ئەم مادە کیمیایانە ڕێ لە ژیانی ئەو ڕۆکە ئەگرن یان ژیانی ئەو زیندەوەرە ئەگرن کاتێک زیندەوەرێک لە خاکێکە لە ئاوێکە لە ژینگەیەکی بچووکەکە دەژی کۆمەڵێک پێویستی بە ژینگەیەکی زۆر خاوێنە کاتێک ئەم ژینگەی پیسە بێ بەڵێ ئەویش لە ناوە بە ئەگەر لە ناویشی نەبا ڕەنگە کاریگەری ناڕاستەوخۆی لەسەر دروستکە بۆ نمونە باسی ڕۆکت کرد بەڵێ کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ڕۆک دروستەکە لەبەرەوەی ڕێگە لە ڕۆشنەپێکاتن کە یەکێکە لە پرۆسە زۆر سەرەکیەکان بۆی ڕۆک بژی و ژیانی خۆی بەڕێ بکە کاتێک کە ڕێگەی لە ڕۆشنەپێکاتن کرد ئەم مادە کیمیایانە بەو جۆرە بە تەواوی ڕۆکە لە ناوە بە یان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ڕەنگە ئەم مادە کیمیایانە لە ناو ڕۆکە کۆ بێتەوە دوجار زیندەوەرێک لەو ڕۆکە دەخوا بەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەم مادە کیمیایی کە لەسەر ئەو ڕۆکە نیشتووەچێتە ناو جسمی زیندەوەرێکی تر و لە ناوی دەبا یان دەیکوژێ کاریگەری خراپی لەسەر دروستەکە. کاریگەریەکانی چەکی کیمیایی لەسەر ژینگە لە ناوبردنی تەواوی زیندەوەران پیسکردنی ڕەگەزی هەوا و بڵاوبوونەوەی لە ماوەی چەند خولەکێکی زۆر کەم ژەهراویکردنی سەرچاوە ئاویەکان پیسکردنی خاک و
مانەوەی کاریگەریەکانی بۆ ماوەیەکی درێژ، ژەهراوی بوونی بەرووبوومە کشت و کاڵیەکان. ئەم ژەهرە کیمیایانە کاتێک بەکاری دێنن بۆ چەک دوو خەسڵەتی زۆر گرنگی هەیە بۆیە بەکارێنن. یەکیان ئەوەیە بە ئاسانی لە شوێنێکی ترەوە ئەچێت بۆ شوێنێکی تر، هەر خەسڵەتی ژەهری کیمیایی ئاوایە. بۆ نمونە لە ڕەگەزەکانی ژینگە تێپەڕێنێ، لە هەواوە چێتە خاک وەک باسمان کرد، لە خاک بۆ ئاو، لە ئاو بۆ ناو زیندەوەران بە تەواوی پەڕێنێ. یەکێک لە کاریگەریە زۆر ترسناکانی تری ئەوەیە ماوەیەکی زۆر دەمێننەوە، ڕەنگە 10 ساڵ، 20 ساڵ، 30 ساڵ، 40 ساڵ لەناو ئەو ژینگە بمێنەوە. کاتێک بە تەواوی ڕاستە کەشوهەوا لە شوێنێکەوە ئیبا بۆ شوێنێکی تر، ڕاستە کەشوهەوا لە مادەیەکەوە ئەیگۆڕێ بۆ ماوەیەکی تر، لە کەم ژەهرەوە بۆ زۆر ژەهر، لە زۆر ژەهرەوە بۆ کەم ژەهر. بەڵام ئەمانە لە ژینگەیە دەمێننەوە و ڕۆژێ لە ڕۆژان ڕەنگە بۆ نمونە لە ساڵی 1988 بەکار هاتووە، بەڵام ئەگەری ئەوەیە دوای 30 ساڵ ئەم کاریگەری تێپەڕێنێ. ئەم خەسڵەتانە لە ناو زۆربەی ژەهرە کیمیایەکانە هەیە کە بەکاری دێنن و ئەگەری زۆرە. ئێستاش وەڵامی تەواوی ئەو پرسیارە نەدراوەتەوە، ئایا ئەو شوێنانەی کە لە مادەی کیمیایی پیس بوون کە چەکی کیمیایی تێدا بەکار هاتووە ئایا ئێستا کاریگەریەکەی دەمێنێ یان نا. ئێستا ئێمە تەبعاً لە ڕووی ئەو توێژینانەوەی کە لە دنیا کراون، لە دنیا چەکی کیمیایی زۆر بەکار هاتووە. خەسڵەتی زۆرینەیان ئەوەیە کە 20 ساڵ 30 ساڵ تەنانەت خەردەل کە ئێستا لە هەڵەبجە بەکار هاتووە بۆ ماوەی 6 ساڵ دەمێنێتەوە بەپێی توێژینەوەکان. بەڵام تا ئێستا دراسێکی ئەوە شمولی نەکراوە لە پارێزگای هەڵەبجە لەو شوێنانەی کە لە کوردستانە بەکار هاتووە ئایا دەمێننەوە یان نا. بەڵام بەگشتی بڵێ خەسڵەتی ئەوەیان هەیە کە ماوەیەکی زۆر ئەتوانم بڵێم تا 6-7 ساڵیش لەو شوێنانە بمێنەوە یان ئەو شوێنە نا. ئەگەری ئەوەی هەیە کاریگەری ئەم ژەهرە ئاوەشی بووەکەی لە شوێنێکی تر، لە شارێکی تر، لە وڵاتێکی تر دەرکەوێ، بڵێ کاریگەریان دەمێنێتەوە. هەر خەسڵەتی کیمیاوی ئەو چەکە کیمیایانە ئەوەیە کە تا ماوەیەکی درێژ کاریگەریەکانین لە ناو خاک یان لە ناو ئاو یان لە ناو ڕۆکا دەمێننەوە. طبعاً ئەو شوێنانەی کە چەکی کیمیایی یان چەکی کۆکیشی تێدا بەکار دەهێنرێ پێویستە گرنگێکی زۆر زۆری پێ بدرێت، چونکە ئەبێتە پرسیارێکی گەورە لەلاەن دانیشتوانی ئەوە دوای ئەوەی کە دێنەوە ئەو شوێنە ئاوادان دەکەنەوە ئایا کاریگەری ئەم چەکە دەمێنێتەوە یان نا. من بە پێویستی دەزانم هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی توێژینەوەیکی زۆر چڕ و پڕ و شمولی گشتگیر بکرێت لە پارێزگای هەڵەبجە و لە کوردستان بەگشتی بۆ ئەوی بزانن ئایا کاریگەری ئەو چەکانە دەمێننەوە ماونەتەوە یان نەماونەتەوە. ئەمەش کاریگەری زۆر لەسەر دەرونی خەڵک دروست دەبێت. وەڵامی ئەم پرسیارە پێیان بڵێ نەخێر کاریگەری ئەم چەکە لە هیچ شوێنە لە خاکانە، لە ئاوانە، لە خۆراکتانە، لە ڕۆکە نەماوەتەوە. ئێستا ئێمە سەرقاڵی توێژینەوەیکی گشتگیرین بۆ مەبەستە. تەنها بەکارهێنانی ئەم چەکە کوشندەیە، ژینگە پیس ناکات، بەڵکوم بەرهەمهێنانیشی کاریگەری لەسەر ژینگە و تەندروستی ئەو کارمەندانە دروست دەکات کە بەشدارن لە گەشەسەندن و بەرهەمهێنان و گواستنەوە و کۆگاکردنی. تەنانەت لە ناوبردنیشی کاریگەری لەسەر پیسکردنی ژینگە دروست دەکات، فڕێدانی، پارچە پارچەکردن و لە ژێر خاک خستنی. تەنانەت تێکشکانیشی مەترسیدارە، چونکە خۆڵەمێشی ژەهراوی بەرهەم دەهێنێت. طبعاً یەکێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی زانکۆکان دەبنەوە وەکو توانای مرۆیی ئەمە کۆمەڵی کەسی زۆر باشمان هەیە بتوانێت توێژینەوە لەو بارەوە بکە. کۆمەڵی کەسی زۆر شارەزامان هەیە کە لە زانکۆ بەناوبانکانی دنیا تەخەڕوجیان کردو. بەڵام کاتێک دێیتەوە دەست بۆ قەزیەکی زۆر گرنگی ئاواکەی کە پەیوەندی بە ژینگە و زیندەوەر و مرۆڤەوە هەیە بە تەواوی تووشی کورتێنانە بین. لەبەرەوەی ڕاستە ئێمە هەندێکی پەیوەندی بەوە هەیە توانای خۆمەتوانم بڕۆم نمونونەکان کۆکەمەوە، بەڵام لێرە لە تاقیگاکانی زانکۆکانی کوردستان توانای ئەوەیان نییە بتوانن شیکاری ئاوەشی بووەوە یان شیکاری پاشماوەی ئەو مادە کیمیایانە بکەن. لەبەرەوە زۆر جار پەنا دەبینە دەرەوە. ئێمە لێرە لە کوردستانە چەندین جار سامپڵمان ناردوتە دەرەوە و بە بێوەڵام بووین، جوابیان نەداوینەتەوە. لەبەرەوە بە جددی نەبووە خەمێکی گەورە، بۆیە پێویستە ئێستا بکرێتە خەمێکی گەورە و نەک هەر ئەوەی کە بگەڕین بۆ کاریگەری ئەو چەکانەی کە چەندین ساڵ بەکار هاتووە و پێویستە ئەو شوێنانی کە ئێستا لەلایەن وڵاتە دراوسێ نەیارەکانمانەوە بەکارێنن پێویستە ببێتە خەمێکی گەورە و بچین سەردانێکی مەیدانی ئەو شوێنانە بکەین، بگەڕین بزانین هەم جۆری ئەو چەکە چیە بەکار هاتووە، ئەم کاریگەری لەسەر زیندەوەر و ڕۆکچێت، چونکە هەر کاریگەریەک دروست ئەبێ لەسەر ڕۆکێک لەسەر زیندەوەرێک دوجار کاریگەری لەسەر مرۆڤ دروستە بێ. پێویستە ئەمە بکرێتە خەمێکی گشتی و کاری جددی لەسەر بکەین.
کورد بە تایبەت لە باشووری کوردستان مێژوویەکی نەخوازراوی لەگەڵ چەکی کیمیای هەیە و ئەم مێژووە ئێستا لەلایەن دەوڵەتی تورکیا و جارێکی دیکە بەسەر باشووری کوردستانە دووبارە ئەکرێتەوە لەبەرەوە بێگومان دەسەڵاتی هەرێمی کوردستانیش بەدەر نیە لە بەکارهێنانی ئەم چەکە ئێمە لە ڕابردووشدا چەندین جار هەوڵمانداوە لایانی بەرپرس لە بەتایبەت لە وەزارەتی تەندروستی و لە حکوومەت هەرێمی کوردستان لەسەر ئەم چەکە بدوێنین بەڵام ئامادە نەبوون قسەی لەسەر بکەن ئەمەش بە جۆرە جۆرەکان دەلالەت لەوەکە کە دەسەڵات لە هەرێمی کوردستانیش بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان کە لەو ناوچانە دەسەڵاتی هەیە و لەژێر قەڵەمڕەوی ئەودایە بەدەر نیە لە بەکارهێنانی ئەم چەکە دژ بە گەریلاکانی ئازادی کوردستان و دژ بە گەلی کوردیش لەو ناوچانە چونکە وەکو باسم کرد ئەو کەیسانی کە هەبوون لە منتیقەی بادینان و لە کاریگەری چەکی کیمایی لەو ناوچانە لایەن پارتی دیموکراتی کوردستانی عێراقەوە پەردەپۆش کراون بۆی نەگا بە ناوەندە جیهانەکان خۆی لە ڕاستیە بۆ ڕاگررتنی ئەرشەکانی تورکیا پێویستمان بە ئیرادەیەکی بەهێز هەیە لە حکومڕانی عێراق و لە حکومڕانی هەرێمی کوردستان کە بەداخۆ تاوەکو ئێستا ئیرادەیە نابینرێت لە چوارچەوەی بەیاننامەیە لە چوارچەوەی وتار و هەند قسەیە باس لەمەکرێ یاخود هەڵوێ نیشانە درێ بەڵام هەڵوێستی کردەی هەڵوێستی فعلی هەتاوەکو ئێستا نەبووە بۆ ڕاگررتنی ئەرشەکانی تورکیا بۆیە ئەرکی بە دەرەجەی یەک ئەرکی پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستانە ئەرکی سێ سەرۆکایەتەکەیە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان کار بکەن بۆ ڕاگررتنی و هێرشانە بەتایبەت لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی کار بۆ ڕاگررتنی و هێرشانە بکەن و ئەرکی ڕخراوەکانە ئەرکی لایەنە سیاسەکانە لە هەرێمی کوردستان لە عێراق کار لەسەرم هێرشانە بکەن چکە وەکووتمان دوجار ئەم هێرشانە و بەکارهێنانی چەکی کیمیایی تەنها گەریلا ئازادەکانی کوردستان ناکاتە ئامانج بەڵکو گەلی کوردیش بە هاوڵاتی مەدەنی شکاتە ئامانج بۆیە ئەرکی هەرێمی کوردستانە ئەرکی خەڵکە ئەرکی نخبەیە ئەرکی دەستەبژێرە ئەرکی چین و توێژە جاجاکانە کە دژی ئەم هێرشانە بۆستنەوە دژی بەکارهێنانی چەکی کیمیایی بۆستنەوە بۆ چەندین دەیە چەکی کیمیایی قەدەغەکراو لە خاکی کوردستان بەکاردەهێنرێت ئاسەواری ئەم چەکە بەسەر ئاو هەوا و خاک و زیندەوەران و بریندارانیەوە ماوە تا ئەم ڕۆژ لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیاوە لە خاک و ژینگەی کوردستان بەکاردەهێنرێت جیهانیش لە ئاستیدا بێدەنگە لە پێناو پاراستنی ژینگە و ژیانی زیندەوەران و تەواوی مرۆڤایەتی پێویستە کار بکرێت بۆ جێبەجێکردنی پەیماننامە و یاسا نێودەوڵەتیەکانی تایبەت بە قەدەغەکردنی بەکارهێنانی چەکی کیمیایی کوشندە بۆ ئەمەش پێویستە سەرۆکایەتیەکانی باشووری کوردستان و عێراق و ڕێکخراوە نێودەوڵەتیە پەیوەندیدارەکان بم پرسە بێنە دەنگ و لە دژی وڵاتی داگیرکاری تورکیا بوەستنەوە ڕێگری بکەن لە بەکارهێنانی ئەم چەکە ژیان کوژە هەروەها کار بکرێت بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی زیاتر بۆ دەرخستنی کاریگەریەکانی لەسەر ژینگە وەکەمکردنەوە و نەهێشتنی ئاسەوارە خراپ و مەترسیدارەکانی ئەم چەکە ژینگە کوژە.